والله خورمای ئێستا عالیان زۆری کەمە لەو فەستەی بەس پاش مدەچکە زیاتر دەبی بەڵام ئێستاش هەیە ینی زۆری زۆر باشمان هەیە تقریبا ئێستا عالیان دەنەوعەکمان هەیە دە جۆرەکمان هەیە مەسەلەن لۆ نمونە خورمای عاجۆمان هەیە ئەوە خورمای عاجۆی پێدەرێن خەڵک زۆر ئاشنایە لای زۆر کەس بەکاری دێن و زۆر کەس دەیخوا و لە ئاەت و لە قورئانیش باس کرایە خورمای عاجوە ئیسیفادەی هەیە و بە بەرەکەتیشە ئەوەیان پێنج-شەش زۆری هەیە هەیتی خڕا هەیتی درێژە هەیتی درشتە ینی هەر نەوع و سعرەی خۆی بە تایبەتی خۆی ئێستا هیتمان لەوەی سعری لە 15000 دەست پێ دەکاتن هاتا 25000 دینار دەڕواتن نەوعی دیکەمان هەیە مەسەلەن لۆ نمونە ئەوەیان ئەوە خورمای سەفاوی پێدەرێن خورمای سەفاوی پێدەرێن ئەوەشیان چەند جۆرەکی هەیە هەر جۆرە و لە سعرەکە ینی مەسەلەن نوعی هەیە لە 18000 دەست پێ دەکات تا 22000 23000 ئەوەشیان نەوعێکی چاکە ئەوە لە خورمای خۆمانە نێزیکە خورمای عێراقی نێزیکە خورمای مەبرومی پێ دەڵێن ساری لە 20000 دەست پێ دەکات تا 30000 دینار دەڕواتن خورمایەکی ئاتا وڵی بەتامە بە کوردی خۆمان زیاتر پێدەرێن لە چکولاتی نزیکە زیاتر لەگەڵ چایە و شتی و هەڵە دەخورێتن بەکاری دێنین ئیدی بابەتەکانیش هەمووی هەر یەکە و تام و نەوعی خۆی هەیە بەس لە هەموویان مهمتر ئەو خورمایە مەبرومی پێدەرێن هەموو کەسێک ئێستا خورمای بەکاردێنی و هەموو فەسڵێکیش خورما هەیە و لە هەموو کاتەش خورما بەکاردێتن و وەک پێشتر نێ بڵێ لا لە مانگی ڕەمەزاندا خورما هەبێتن و یان خەڵک خورما بکرێتن ئێستا لە هەر 12 مانگ لە هەر 4 فەسڵ احتیاجی هەموو خەڵکێک ڕۆژانە دێ خورما دەکرێت و خورمای دەخواتن و خواستی باشیشی لەسەر یعنی سەرفیاتشی باشە